گەل و میلەت و خاک و نیشتیمان لە حزوری مرۆڤێکی هەمیشە زیندوو لە دڵی گەلە کە شێخ هەزارکانیە بە وتە و شیعار و هەڵوێستە گەورەکەی کەوتی نا یا من یا خەڵکەکەم یادی دەکەینەوە. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە قوربانی و حەماسێت جارێککە زیندوو دەبێتەوە. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە ئەم میلەتە قارەمانە بە پێوە وەستاوە بۆ ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان زیلەتی بە نەعلەت کردووە تا هەتایە زیندە بە چاڵی بکە. ئێمە ئەمڕۆ یادی قارەمانێک دەکەینەوە کە بە عەشقەوە بەرەو پیری مەرگڕۆی بۆ ئەوەی سەروەری سەربەرزی سەربڵندی بۆ خاک بۆ نیشتیمان بۆ نەوەکەی تۆمار بکە. هەزارکانی لێ نەبووەوە بەهۆی حسێنی هەزارکانیەوە ملیۆن کانی بریقەدار هەڵوێست و حەماسەتی لێکەوتەوە. بۆیە ئەمڕۆ هەمومان بە خۆشی و بە پەرۆشەوە بە جۆشەوە یادی ئەو کەڵە قارەمانە دەکەینەوە. ئەو نایە نابۆ دوشمن بەڵێ بۆ میلەت، نابۆ سەرشەڕی بەڵێ بۆ سەربەرزی، بڵێسێ عەشق و خۆشەویستی بۆ نیشتیمان، بۆ دینەکەی، بۆ قارەمانێتی ئەو میلەتە کە بوو بە خاک و خۆڵ و سوود ماک. هەڵوێستێکی وای پێنوان کە ئێمە بتوانین شۆڕشێکی پێ بەرپا بکەین. وەسف نییە بۆ قارەمانی میلەت، چونکە عەشقەکە ئەوەندە گەورەیە ئینسان تایە ئەتوێتەوە، بەڵام هەر بە گەورە و بە گەورەی لای ئێمە ئەمێنێتەوە. خۆشەویستەکەی ئەمەندە گەورەیە لای ئێمە خەرێکە قەفەسەی سنگ ئەکاتە کۆڵ. ئینسانی گەورە دایمە بە دوای عەشقی گەورە ئەگەڕێ، ئینسانی گەورە بە دوای هەڵوێستە ئەگەڕێ، ئینسانی گەورە بە دوای نەمریە ئەگەڕێ. ئەم نەرمی لەو ئاگرا بینی، لەو شەهید بوونە بینی.